Ви були серед перших, хто شەڕی رووسیا ئەوروپای خستە بەردەم پرسیارێکی استراتیژی کە ئایا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە یەکگرتووی و پاراستنی بەهاکانیان لە ناویاندا ماوە یان ئەوروپا تەنها وەک پێشانگایەکی گەشت و گوزاریە و گەشتیار سەردانی دەکەن. رووسیا لۆجیکێکی هەیە کە پێی وایە هەمووان لە ئەوروپا پێویستیان بە بازرگانیە، پێویستیان بە نەوت و غازە، هەمووان پێویستیان بە بازاڕی رووسایە و پێویستیان بەوەیە خاکی رووسیا بۆ گواستنەوەی کەلوپەلەکانیان بەکاربهێنن. نابێ کۆمپانیەکان چاوەڕێ بکەن بزان رووسیا چه هەنگاوێکی دیکە دەنێت لە ئێستاوە بڕیار بدەن لە بازاڕەکانی رووسیا بکشێنەوە چونکە بەو شێوەی ئێستا هەیە رووسیا هەڵسوکۆتی خۆی ناگۆڕێت. پێویستمان بەوەیە و چاوەڕێ ئەوەش دەکەین کە پاکێجی شەشەمی سزاکانی سەر رووسیا زۆرتون بن و کەرتی نەوت و غازی ئەو وڵاتەش بگرێتەوە. دەمانەوێت وڵاتانی ئەوروپی دواوادەی خۆیان بۆ بەکارهێنانی وزەی رووسیا ڕابگەێنن. ئەمە تاکە ڕێگەیە بۆی رووسیا تێبگات شەڕ کارەساتە بۆ هەمووان و دەبێ شەڕ ڕابگیرێت. Сотні дітей-сирот.